کە خینە سەر وەرزش و ئەوەی کە وەرزش چۆن ئەتوانێت ڕێگەیەک بێت بۆ ناساندنی گەلێک نەتەوەیەک بەتایبەت وەکو کورد و تاکو ئێستا کورتوانیوێتی سوود لە وەرزش ببینێت بۆ ناساندنی خۆی لە ئاستێکی نێودەوڵەتیە. میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز مامۆستا زانە قادر عزیز پسپۆری بواری وەرزش و پەروەردە لەسەر ئەم بابەتە زیاتر ڕوونکردنەوەمان ئەدات بەپێی ئەوەی کە بەڕێزیان بخۆین کتێبێکی شێن هەیە فەرموو مامۆستاگە بە ناوی وەرزش لە هەرێمی کوردستاندا چۆن دەکرێتە نێودەوڵەتی. مامۆستا بەخێر بێ بەیانی بەڕێز فەرموو بەخێر سەرچاو بەخێر بێ کاکزان باشی بێگومان لەسەر ناوەڕۆکی کتێبەکەی بەڕێزت زیاتر قساکەین بەڵام هەر لەمەوە با دەست پێ بکەین وەرزش چۆن ئەتوانێت ئەم ڕۆڵە بگێڕێت کە نەتەوەیە گەلێک بناسێنێت. وەرزش لە دروستبوونیەوە تا ئێستا ناسنامە پێناسا بۆ نەتەوە نیشتیمانەکە. وەرزش هەر لە دروستبوونیەوە لە بیدایەتی مرۆڤایەتیەوە کە ئێغرێقەکان و یۆنانیەکان و ئەمانە دروستیان کردووە ڕەمزی یەکبوون بووە، ڕەمزی نیشتیمانی بووە، ڕەمزی نەتەوەیەک بووە. ئەمە بۆ وەزع کۆنەی کە بووە یعنی عەقڵێتی مرۆڤایەتی کە عەقڵێتێکی زۆر دواکەوتوو زۆر سادە بووە، زۆر ئاسایی بووە. بەڵام لە سەردەمی نوێ لەگەڵ دروستبوونەوەی ئۆلۆمپی نوێ لە 1996 وەردش ئاراستەیەکی تری وەرگر بەڕاستی بۆی کە وەردش بۆتە بەشێک لە سیستمی مرۆڤەکان. لە سەدەی 2000 ئەم وەردشە بووە بەشێکی سەرەکی لە ژیانی مرۆڤەکان. یعنی ئێستا وەردش کە ئەڵەی وەردش مانایەکی زۆر گەورە ئەبەخشێ، یعنی هەموو ژیانەگرێتەوە. یعنی ئەب بە پێناسەکەی ئەڵێ وەردش ژیان. بۆچی وەردش ژیان؟ چونکە لە هەموو ڕوویەکەوە وەردش کاریگەری لە مرۆڤەکان کردووە. دوایین ئاماری واقعی ڕازگۆیانە کە کراوە دەستگای وەرزشەکان وەکو ئۆلۆمپیک کردێتی سەرزەوی 8 ملیار کەسە. لەم 8 ملیار کەسە 5 ملیار و 800 ملیۆنیان لە بازنەی وەرزشان. یعنی لە بازنەی وەرزشان. چۆن لە بازنەی وەرزشان؟ شەرنی یاریزان بێ، لەوانەیە هاندەر بێ، شەرنی هاندەر بێ، لەوانەیە کۆمپانیایەکێ بێ، شەرنیە کۆمپانیا، لەوانەیە ئوتێلێکی هەبێ ئەو ئوتێلەی تەرخان کردەوە بۆ بتوڵات و پاڵەوانێتی ئەمانە. بە واقعی 5 ملیار و 800 ملیۆن کەس لە بازنەی وەرزشان. دوایین مۆندیال یاری دوایین مۆندیال 5 ملیار و 500 ملیۆن کەس سەیری یاری کۆتایی کردووە لە ڕێگە جیاوازەکانەوە. ئەم ژمارەیە پێت ئەڵێ کە وەرزش ئێستا لە سەرزەوی کایەیەکی زۆر پڕبایەخە، زۆر گرنگە، بەشێکی سەرەکیە لە ژیانی مرۆڤەکە. باشە کاکزانە ئەوەی کە بە تایبەتی ئەمساڵ ینی ئەویان پشتڕاست کردەوە کە وەرزش پەیامی ئاشتی پێیە. ینی ئۆلۆمپیاتی فەڕەنسامان بینی، ئەو ئامادەکاریەمان بینی کە هەموو وڵاتەکانی تیا بەشدار بوون، بە خۆشحاڵیەوە عێراقیش تیا بەشدار بوو. یعنی پەیامێکی گیان بە جیهان کە وەرزش ئەتوانێت ببێتە بەشێکی گرنگی ئاشتی. بەڵام ئێمە وەکو کورد لەکوێی ئەم وەرزشایی توانیومانە هەنگاوێکی باش بنین یاخود توانیومانە هەوڵ بین کە بتوانین لە بازنەکەی خۆمان بچینە دەرەوە و خۆمان بناسێنین؟ وەرزش هەر لە سەرەتای دروست بوو، ئۆلۆمپیات هەر لە سەرەتای دروستبوونیەوە با ئەوە تاکید کەمەوە بۆ ئاشتی لە کاتی بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکانی ئۆلۆمپی لە سەردەمی ئێغرێقیەکان هەموو قەبیلە و هۆزەکان شەڕیانەوەستان. بۆچی؟ بۆی پاڵەوانەکانی تەواوی دنیا بتوانن بە ئازادی سەفەرکەن بۆ ئەو شوێنە و پاڵەوانێتی بکەن. بەداخەوە لە سەدەی نوێیە ئەوایە هەنێ وڵاتی درڕندە دروست بوون بەڕاستی بەداخەوە کە شەڕیان نەوەسان. ئەینە خۆی ئۆلۆمپیاد لە سەردەمی دروستبوونەوە تا ئێستا مانای ئاشتی و پێکۆژیان بووە. ئێمەی کورد لە کوای ئەم بازنەیەین بەڕاستی بڵێن ئێمە ینی شتێکی بەڕاستی بچووکین، شتێکین بە فەرمیەکەی زۆر بێناوین، زۆر نەبووین بە ڕسمیەکەی، بەڵام بە واقعی ئێمە کۆمەڵێشتی جوانمان هەیە، کۆمەڵێ پاڵەوانمان هەیە، کۆمەڵێ خەڵکی جوانمان هەیە. ئێستا ئەم ئۆلۆمپیاتەی بەڕێزت ئەزانی
کوردی تیا بەشدار بووە بەڵام بە ناوی عێراقەوە بەشدار بووە یەکێک لە کاریگەرترین کوردەکان کوردێکی کەرکووکە کە وەکو دادوەری سەرەکی یاری زۆرانبازی بەشداری کردووە یەکێ لەوانە کە کورد بووە کاک هەردە ڕەوبارام سەرۆکی شاندی عێراق بووە یعنی ئەمە گەورەترین دەستکەوتی مێژوویە بۆ هەموو کەسێک لەسەر ڕووی زەوی کە بڵێن تۆ بەشداری لە ئۆلۆمپیادا چ جای تۆ سەرۆکی شاندی وەرزشی وڵاتێک بی لە ئۆلۆمپیاتە ئەمە دەستکەوتێکی مێژووی زۆر گەورەیە دەست هەموو کەسێ ناکەی کوردیشە کاک هەردەڕەوبارام یەکێکە لە کەسایەتیە جوانەکانی کورد عێراق کورد سلەیمانی کاری ئەوەی کە کورد زۆر ناوێکی گەورەی بەدەست نەهێناوە لە ئاستی جیهان لە وەرزشە هەر لایەنە سیاسیەکەیە یان هۆکاری تریش لە پشتیەوە هەیە بۆ خۆی ئێسا کورد بە ناوی خۆیەوە وەکو هەرێمی کوردستان شتێکی تایبەتمان نییە بەڕاستی یعنی ئەمە یەکێکە لە کێشە گەورەکانی هەرێمی کوردستان یەکێکە لە کێشە گەورەکانی وەرزش یەکێکە لە کێشە گەورەکانی حکوومەتی هەرێم بەداخەوە وەرزش بەو ڕۆڵە کاریگەر و گەورەی کە هەیەی لە ناو نەتەوەکانە لە ناو نیشتیمانەکانە تا ئێستا حکوومەتی هەرێم ئاوڕێکی پسپۆرانە ئاوڕێکی جددیانە کاریگەرانی لێ نەداوەتەوە ئەم هەموو پاڵەوانەمان هەیە ئەم هەموو کادرە وەرزشە باشەمان هەیە ئەم هەموو یاریزانە باش و یاریە باشەمان هەیە تا ئێستا ئێمە ناتوانین بە ناوی خۆمان بەشداری بکەین لە پاڵەوانێتێک بۆچی لەبەر کەم تەرخەمی ئەو کتێبەی ئێستا بەڕێستەوەیە پاش معاناتێکی زۆری خۆم وەکو کادرێکی وەرزشی وەکو یاریزانێک وەکو کادرێکی وەرزشی وەکو ڕاگەنگارێکی کاریگەر لە وەرزشی کوردستان ئەم بینی یاریزانەکانمان معاناتیان هەیە غەدریان لێکرێت نادادپەروەریان بەرامبەرەکرێ چەند حەزیان نەکرد ئێستا وەرزشکارە دێرینەکان بڕۆ لیان بپرسەرەوە تەمەنی ئیتر 80 ساڵە 70 ساڵە زۆریان ئەمری خۆیان کرد من پێشەوەی ئەمری خواکەن بینی و من ئەیان و هەموو ئاواتمانەوە بوو بە ناوی کوردەوە لە پاڵوانێتێک بەشداری بکەین تیانە ئەڵێ وەڵڵاهی من زۆر لە فڵان یاریزانی عێراقی و فڵان باشتر بووم بەڵام لەبەرەوەی کورد بووم نیان ئەبردم بە هەڵبژاردنەکانی عێراق ئەم معاناتە بەڕاستی ئێستاش پاڵەوانەکانی ئێمە زۆر کات نادادپەروەریان لەگەڵەکرێ شۆڤێنیستی عەرەبی بەڕاستی نادادپەروەری لەگەڵەکە کەسێکە با عەرەبە کە ئاستی هونەری ئاستی تەکنیکی زۆر لە یاریزانە کوردەکە خراپترە لە خواردترە بەس لەبەرەوەی کە عەرەب بە قەومی خۆیەتی ئەیبا کوردەکە نابێت بۆ ئەوەی کە کوردەکە لەوێ نەڵێن ئەمە کوردێکە بەشداری لە پاڵەوانێتێکی گەورە کردووە لەسەر ئەم هەموو ڕوبەڕووبوونەوەی و دژایەتیکردنە بەڵام هەر سنوورەکانیان تێپەڕ کردووە بە گەنجەکانمان کچەکانمان یعنی ئێمە لە ستۆدیۆکانی خۆمانەکەت بەشداری بتوڵەی ئاسیا بەشداری کۆمەڵە بتوڵەی نێودەوڵەتیشان کردووە بەڵام کاکزانە لێرە ئێمە کۆمەڵێک کۆلێژی وەرزشمان هەیە پەیمانگای وەرزشمان هەیە بە ئەهلی و بە حکومیشیەوە بە شێوەیەکی ئەکادمی کادرەکان دروست دەکەن بەڵام بۆچی لە دوای تەواوبوونیان یاخو کارنامەی دەرچویان ئەمانە کەمتر ئەمێنەوە لە نێو بازنەی وەرزشە کەمتر ئەمێنەوە لەوەی کە پەرە بە بوارەکەی خۆیان بن هۆکاری ئەمە چییە؟ یعنی بۆ کەسێک خوشکێکی ئەمێ برای چیەمێ پەیمانگای وەرزش تاواکاڵێک کە تەواو کرد ببن بەچی بۆچی ئەم پرسیارە ئاکرێ بۆ هەوڵ نادرێت کە چارەسەری ئەمانە بکەن لە بوارەکەی خۆیان خۆی ببینێتەوە یاریزانێکی باشی تۆپی پێ یاریزانێکی باشی بالێ باسکێ وەرزشی تۆپی تێنسە ئەمانە بۆچی نایبینینەوە خۆی وەڵامی ئەمە ئاسان نییە هۆکاری خودی و بابەتی هەیە چکەمە پرسیارێکی سەرەکی خودیەکە ئەوەیە کە ئەم کەسە خۆی ئەگەر کادرێکی وەردشی بێ یاریزانێکی باش بێ مقدراتێکی باشی هونەری هەبێ دوایی بە زەحمەتدا ئەبڕێ بە زەحمەتدا ئەبڕێ زۆرێک مقاومە ئەکەن بەڕاستی بابەتێکش ئەوەیە کە بیئەیەک کەشوهەوایەکی ناتەندروست لە بواری بەڕێوەبەرێتی وەرزشی هاتۆتە کایەوە بەڕاستی هەیە ماوەی چەندین ساڵە ئەو کەشە ناتەندروستە لە کارژێڕی وەرزشی هەیە کە وەکو کایەکانی تر قۆرخکاری هەیە قۆرخکاری هەیە لە بواری وەرزشە ئەم قۆرخکاریە کاریگەری کردوتە سەر گەنجەکان کە من کەسایەتی من زانە ماوەی 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ
لە دەستگایەکی ڕاگەاندن مامەوە وەکو ڕاگەاندنێکی وەردشی لە مؤسسەیە مامەوە وەکو بەرپرسێکی وەردشی ئەی باشە تۆ چی ئەەکەی یعنی کەی شوێن بۆ تۆ بکەمەوە من کەی ڕێگە بە تۆ بم وەکو گەنجێک وەکو ئەو کچە جوانە وەکو ئێوە کەی بێنە شوێنی من یعنی ئەم حاڵەتە هیوادارم خۆمان وەکو بەتەمەنەکان هیوادارم خۆمان وەکو بەتەمەنەکان بیرێ بکەینەوە بڕوان پێ بکە هیچ کەسێ نییە بڵێ من لە وەردشی عێراق نەک کوردستان من شوێنم پڕ نابێتەوە نییە ئێمە گەنجی زۆر جوانمانەیە گەنجی زۆر بەتوانامانەیە گەنجی زۆر بەهرەمەندمانەیە بەهرەمەند بە مانای کەلیمە بەهرەمەند ئێمە ڕێگەمان لێگرتوون ئێمەی بەتەمەن ڕێگەمان لێگرتوون بەڕاستی یعنی ڕێگەیان ناین بێن ئەو بەهرەی هەیەە بەکاری بێنن سەیرەکەی ئەگاتە 25 35 بێ هیوایی ڕووی تێکە دێ قسە ئەکا جنێو ئەدا یعنی ئێمەش لۆمەیەکەین ئەڵێ گەنجی ئێمە هەمووی خراپە وەڵای گەنجی ئێمە خراپ نییە وەڵای گەنجی ئێمە زۆر جوانن زۆر بەهرەمەندن بەڵام ئەوە ئێمەین سیستمەکەیە بیئەکەیە ئێمە ڕێگەیان نادەین بەهرەکانی یعنی جەنجێکی وەکو تۆ جوان کۆمەڵە بەهرەی جوانی ئەتوانێت خزمەت بە نیشتوانەکەی خۆی بکە ئەتوانێت خزمەت بە بوارەکەی خۆی بکە من ڕێگەی لێگرم ئەی ڕێگەگرتن چییە ئەڵێ فەرموو ینی من پۆستێکمەیە ئەم قسەی زۆر باوە ئەڵێ ینی من خۆم زۆر جار جۆم لێ بێ خۆم ینی زۆر لە بواری وەردشیە زۆر جۆم لێ بێ من پۆستێکمەیە ئەڵم کاکە خۆ من ڕێگەم لە کەس نەکردووە شێ ئەوێ بێتە پێشۆ کاکە من بێتە کوێ یەک کورسیە یعنی ئێستامە کورسیەکە من ئەڵم شێتە شوێنی من بێتە شوێ ئاخر چۆن بێتە ئەبێ غێر تۆ هەستی خەڵکی بێتە شوێنەکە و تۆ دەستی گرتووە بە هەموو کایەکانەوە تۆ کورسەکە گرتووە بەری نایە ئەو گەنجە ئەو جوانە ئەو کەسە بێتە شوێ دانیژێ کورسی نییە غێر ئەبێتەوە ئەگەر ڕاستەکەی خاوەن هەڵوێستی بڵێ کاکەەوە من هەستام ئەم کورسیە بەتاڵە چێ خۆی لە خۆی ڕابینێ چێ بەهرەمەندە چێ توانای هەیە فەرموو بێتە شوێنەکەی من ئەگەر بەهرەمەند بم بەوتەمەنەوە ئەکرێ ڕاوێژکارێکی جوان بم بۆ تۆ یعنی ئەکرێ ڕاوێژکارێکی جوان بوو سوپاس بۆ خوا ئێستا پیرەکان ئێمە ناڵم ئێمە بەتەمەنین بەس پیر نەبووین جارێ ناماشەڵا گەنجی ینی بەتەمەنی بەڕاستی یعنی سوپاس بۆ خوا خانی خۆمان هەیە سیارەمان هەیە ژیانمان هەیە ڕاستە ئێستا من کوڕەکانم گەورە بوون حەزەکەم کوڕەکانم ئیشێکیان هەبێ یعنی حەزەکەم ئەو گەنجانە ئیشێکیان هەبێ هەتا من لەو کورسیا بم وەڵای ئەوان ئیشیان نابێ یعنی متکام هەیە لە بواری وەردش بەڕاستی کۆمەڵە کەسین دەستمان گرتووە بەسەر کایەکانە گەنجەکان هەمووی لە خوارەوە جنێومان پێدەن قسە بە حکومە دەڵێن قسە بە ئێماڵێن هیوادارم بۆ خۆم کە خۆم بڕیاری خۆم دەمێکە داوە زۆر دەمێکە سوپاس بۆ خوا هەرزوو خۆم ئیشی خۆم یەکلای کردوتەوە هیوادارم هاوڕێکانم زەمیلەکانم ئەوەی کردویانە دەستخۆشیان لێکەین واللهی ئیشی زۆر جوانیان کرد ئیشی زۆر گەوریان کرد بۆ هەرێمی کوردستان بۆ وەردش ئیتر کاتیەوەی ئەم کەنجانە ئەم خەڵکە یعنی گوناحن واللهی گوناحن جیلێ دوان سیان هەمویانمان فەوتان بە هیوایەوەی کە سوود لە ئەزمموی کەسانێک وەربگیرێت وەکو جەنابەت خزمەتی وەرزشیان کردووە ساڵانێکی زۆر و هەروەها دەرفەتیش بڕەخسێنرێتبووی کە گەنجی ئێمە کە بەهرەیەکی باشی هەیە ئەو بەهرەی بە فیڕۆن نەدرێت و بە قسەکەی جەنابەت هیواشی لەدەستایە جا ئێستا بەڕێزت کتێبێکت نووسیوە هەر لەسەرەوەی کە وەرزش چۆن نەتوانێت لە هەرێمی کوردستان بە نێودەوڵەتی بکرێت لە ئەم کتێبەیە کۆمەڵێک بە دوواداچوون و لێکۆڵینەوە کردووە پێمان بڵێ بەڕێزت بەپێی ئەم بە دوواداچوونانە کورد دەبێت چی بکە من لە معاناتەوە کتێبەم نووسی معاناتی گەنجەکان وەرزشکارەکان خۆمان لەوەتەی جیلی کۆنی وەردش هەیە ئان و کاکە هەرێمی کوردستان بۆی نییە بەشداری لە هیچ پاڵەوانێتێکا بکات لەبەر ئەوەی ئەندامی نەتەوەیەگرتوەکان نییە لە ئاستی عێراقەوەیانەوەت خێر لە ئاسی نێودەوڵەتی بەشداری بکەین وەکو هەرێمی کوردستان یعنی من خۆم قەناعەتم پێی دامەزرا بوو چکە من لە مناڵەوە لەم وەردشام ئەم جیلە کۆنە عەرەبەکان ئەیاندا بەگوێی ئێمە کاکە کەس ناتوانێت وەردش بکە ئیلا لە ڕێگەی عێراقەوە نەبێت چکە ئێمە دەوڵەت نین ئەندام نین لە نەتەوەیەگرتوەکان بۆمان نییە من خۆم قەناعەت و بڕوان پێی وابوو بەڵام کە معاناتە زۆرەکەم بینی وتم ئەم وەردشە جوانە بەڕاستی ئەم وەردشە جوانە ئەم ئۆلۆمپیە جوانە کە یعنی شعاری مرۆڤ دۆستی و ئاشتی و ئینسان دۆستیە چۆن ڕێگاگرێ لە نەتەوەیەکی گەورەی وەکو کورد بەشداری بکات لە پاڵەوانێتەکانیان لەبەر ئەوەی کە بە هۆکارێکی نێودەوڵەتی
واقعی ئەندامی نەتەوەی گرتوەکان نییە باوەڕەکەی 3 سال خەریکی ئەو کتێبە بووم هەموو ئۆلۆمپی میثاقێکەیە پێڵێن پەیماننامەی ئۆلۆمپی پەیماننامەی ئۆلۆمپیانی دستوری ئۆلۆمپی هاتم هەموویم دراسە کرد دستوری عێراقی یاسای لیژنەی ئۆلۆمپی عێراقی یاسای وەرزشی عێراقی یاسا ڕێکارەکانی هەرێمی کوردستان گەیشتمەوە و قەناعەتەی بەیەقینەوە پێت بڵێم نە ئۆلۆمپی نێودەوڵەتی نە یەکێتی تۆپی نێودەوڵەتی نە سیستمی نێودەوڵەتی ڕێگر نییە لەوەی هەرێمی کوردستان وەکو هەرێمێک بەشداری بکات لە پاڵەوانێتی نێودەوڵەتەکان بە پاڵەوانێتەکانی خۆی بە ناوی هەرێمی کوردستان بە ناوی ئێستا نەکراوە بە دەلیل و بەڵگە و بە یاسا هێناومەتەوە ئەوەی کە کەم تەرخەمە لە ئێستایە پاش دروستبوونی ئەو لێکۆڵینەوەیە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تەواو من ئەوەی لەسرم بوو وەکو کەسێکی ئەکادمی وەکو کەسێک کە ئەتوانم لێکۆڵینەوە بکەم لێکۆڵینەوەکەم بۆ کردوون پیشانی خەڵکی زۆر پسپۆریش ماوە وەکو ڕوسیمیناریشم بۆ کردوتمە کێ دژێتی کێ هاوڕانیە لەگەڵی کێ ناتەبایە لەگەڵی کێ پێی وایە وانە ئەخە کۆمەڵە نووسەرمان هەیە پیان وایە ئەو قسەیە وانە ئیلابێ ئەندامی لەن تۆگرتۆکان من سیمینارم کرد لە سلەیمانی لە هەولێر دانیشتم کرد لەگەڵیان گفتوگۆمان کرد گەیشتە ئەو قەناعەتەی بە ڕێزیشان هەمویان مسپاسیانە تەمانوان لە دڵسۆزیانە خۆ نییە لە دژی من بێ لە دژی و پرۆژێ بێ لە دڵسۆزیانە کە ئایا ئێمە ڕێگەیەکی وامان نییە بەڵام کە من بۆم باسکردن بە یاسا بە دستور ئەوانیش بڕوان هێناوە کە بەڵێ ئێمە وەکو هەرێمی کوردستان نمونەمان هەیە ئێوە شوێنێکتان بیستۆ بە ناوی ئاروبا ئاروبا نەخێر ئاروبا هەرێمێکە سەر بە هۆڵەندایە ئەندامی فەرمی لیژنەی ئۆلۆمپی نێودەوڵەتیە ئێوە جەبەل تاریختان بیستۆ حتمما لە کتێبا خوێندووتان جەبەل تاریخ معسکەرێکی بەریتانیەکانە معسکەرە بەشێکە لە ئیسپانیا لی کردوەوە بووە بە معسکەری هەرێمێکە معسکەرە زاڵگەیەکی سەربازی بەریتانیایە ئەندامە لە یەکەی تۆپی نێودەوڵەتی بەزاری سەیری کەم بەزاری خولەکانی ئۆلۆمپیاک یۆرۆکە دەیان هەرێمی ترمان هەیە 26 هەرێم و کیانی سەربەخۆمان هەیە لە هەرێمی کوردستان کەمترن نزمترن کە ئەندامن لە فیفا ئەندامن لە ئۆلۆمپی نێودەوڵەتی باشە عێراق ڕێگرە لەوەی کە هەرێمی کوردستان بەشدار نەبێ یاخود هەرێمی کوردستان خۆی هەوڵ نایە بووی کە بەشداری ئەم نێودەوڵەتیە بکات دوو جەمسەرە یەکەم عێراق قبوڵی نییە پێی قورسە کە کوردێک یان هەرێمێکی کوردی بەشداری بکات دووهەمیان ڕێگە سەرەکیەکە خۆمانین کە ئێمە جەبەل تاریخ ئیسپانیا ڕێگەی نەیە 3 ساڵی ڕێگەی لێگرت وتی ئەمە بەشێکە لە ئیسپانیا هەموو ئەوروپای قەناعەت پێکرد وتی هەموو ئەوروپا چۆن ئێستا ڕێگە لە کەتەلۆنیاگرێ ئەوە ئیسپانیا ڕێگە لە کەتەلۆنیاگرێ ئەنە کەتەلۆنیا ئۆلۆمپی هەیە کەتەلۆنیا یەکێتی تۆپی هەیە سەرۆکەکەیان سجن کرد لەم هەفتەی پێشوا بەریانە ڕای کرد ئیسپانیا بۆ وڵاتە دیموکراتی ڕێگەی بەڵام جەبەل تاریخ ڕێگەی یاسای هەڵبژار جوو ئێمە محکەمەیەکمانەیە دادگای جامی پێڵێن دادگای محکەمەی کاسی پێڵێن کە کێشەی وەرزشێ نێودەوڵەتیەکان یەکلاکاتەوە چوو لەوێش کاتێکی لە ماوەی 2 ساڵە ئەندامێتی وەرگرت هەرێمی کوردیش ئەبێ بەم ڕێگەیە بڕوە ئەبێ لە ڕێگەی دادگایەوە من پرسیارم لە شارەزا نێودەوڵەتیەکان کردووە ئەگەر عێراق ڕێگەی بدا عێراق ڕێگەدانی باتێ لە ماوەی 2 هەفتە بێتە ئەندام لەو ڕێکخراوە نێودەوڵەتیان 2 هەفتە ئەگەر ڕێگەی نەدا لە ڕێی پارێزەرە نێودەوڵەتیەکان بە شکایەتکردن لە محکەمەی کاس لە ماوەی 2 ساڵ ئەو پەڕی 2 ساڵ دەبێتە ئەندام لەو ڕێکخراوانە بەڵام کێ بە من نا بە تۆ نا ئەبێ حکومەت تیمێکی پارێزەرانی نێودەوڵەتی دروستکە خەرجی بکات ئەو کاتە بە ئاسانی ئەبێتە ئەندام لە دەستگا نێودەوڵەتیە بوون بە ئەندامی زۆر کاریگەرترە لەو هەموو شەڕانەی لەگەڵ ئەمە کەمکردنەوە نییە لە هێزی پێشمەرگە و لە سومعی پێشمەرگە و لە کەسایەتی پێشمەرگە و لە پیرۆزی پێشمەرگە بەڵام باوەڕەکەی ئەندامبوونی هەرێمی کوردستان لە لیژنەی ئۆلۆمپی نێودەوڵەتی گەورەترین دەستکەوت و سەرمایە و پێناسە لە سەر ئاسی نێودەوڵەتی کەسێک جورئەت ناکە
تعدان لێ بکە ئەزیێت بدا لە بەرەوەی تۆ ئەندامێکی کاریگەر و فعلی لە لیژنەی ئۆڵۆمپی نێودەوڵەتی ئەتوانین ئێمام هەنگاو بنین لە داهاتوە بە دڵنیایی بە ژێرەی ئەو یاسانەی من بەکارمێناوە دۆزیمەتەوە لە میساقی ئۆڵۆمپی زۆر بەڵێ زۆر بە ئاسانی بەداخەوە سەردەمی زێڕینی ئۆڵۆمپی کوردستان کە کاک بەختیار سەرپەرشتێ کرد و هەردوو لا دامیانە کرد عێراق نووسراوی کردو نووسراوی فەرمی بۆ لیژنەی ئۆڵۆمپی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی ئۆڵۆمپی ئاسیای بینیوە ئۆڵۆمپی کوردستان سەرۆکی ئەنجومەنی ئۆڵۆمپی ئاسیای بینیوە لەو کاتە بۆ نووسراوانە هەرێمی کوردستان ئەیتوانی بێتە ئەندام لە ئەنجومەنی ئۆڵۆمپی ئاسیا بەڵام نەی کردووە کەم تەرخەم باش ئێستا سەرۆکی تیمەکەمان لە ئۆڵۆمپیاتی فەڕەنسا کوردە کاکە هەردیەگەر جۆشی لێمان بێ ئێوە ناتوان لە ڕێگەی ئەوە پەیوەندی شوا دروستکەن کە بتوانین ئێمە هەرێمەکەمان بناسیێنین یعنی بناسیێنین بەو ئۆڵۆمپیاتانەی کە لە نێو دەوڵەتەکانە ینی ئەتوانن کارەکان بەڕێوە بەرن هەر ئەبێ ئیلا یاسای حکوومەتی تیا بێت یاخود دەبێ هەنگاوەکان لە ڕێگەی عێراقەوە بێ ئەنجا ئێمە بتوانین دانمان پیا بدرێ کاکەردە کە بەژاری کردووە وەکو تیمی عێراقی بەژاری کردووە باشە وەکو عێراقیە بەژاری کردووە لە ڕێی دیبلۆماسی لە ئەتەکێتی کارکردن ڕێگە پێدراو نییە لەوێ باسی کوردستان بکە من بۆی نامێ دیفاعی لێ بکەم بەڵام ئەوە حەقیقەتێکە یعنی ناتوانێت لە ڕێی ئەتەکێتی مامەڵەکردن ئێستا سەرۆک کۆمار کووردە بەڵام ڕێگە دیبلۆماسیەکان ئەتەکێتی کارکردن ڕێگەی نادابێ وەکو نوێنەری کورد خۆی نیشامدا عێراقیەکی کووردە بەڵام عێراقیە لەبەرەوە پۆستەکان عێراقیت بەڵام ئێمە ئەگەر وەکو هەرێمی کوردستان ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان دەستگاوەرشیەکانی هەرێمی کوردستان ئەو ئەنگاو بنێن بەڵام کاک هەردە ڕەوباران وەکو کەسایەتێکی وەردشی ئەتوانێت پاڵپشتێکی گەورەی پرۆسەکە بێ چۆن قەتەر میوانداری جامی جیهانیەکە ئەچێ یاریزانە نێودەوڵەتیەکان هێنەی خاتە پرۆسەی ڕیکلامکردن بۆ وەرگرتنی کاسی عالەم ئەتوانی تۆ ئەسڵەن کەسایەتی نێودەوڵەتی گەورە هەیە ئەتوانی تۆ بانگیانکەی تیمێکی گەوریان لێ دروستکەی ئەو تیمە ببنە هۆکارێکی سەرێکی بۆی کە تۆ ئەندامەتی بەدەست بێنی لە لیژنەی ئۆڵۆمپی نێودەوڵەتی زۆر سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ هەوڵە جوانەکەت بۆ نووسینی ئەم کتێبە سپاس بۆ بینەران